من ساوێن عەدنان دەرچووی کۆلیژی ئەندازیاری دانیشتووی شاری سلێمانیم. یەکێکم بووم لەو کەسانی کە ماوەی 2 ساڵ بە دوای کار داگەڕام و کاری شیاوی تایبەت لە بوارەکەی خۆممە نەدۆزیەوە کە ڕۆشتم بۆ چاوپێکەوتنانە و ئەو شوێنانی کە لە بوارەکەی خۆمە کاریان هەبوو. یەکەم قسەی ئەوان ئەوە بوو کە ئەیانوت لەم بوارەیە چەند ساڵ خیبرەت هەیە، چەند ساڵ کارە کردووە. منیش لەبەر ئەوەی کە ئەزمونم نەبوو زۆر جار لەبەر ئەو هۆکارە وەرنەئاگیرام، من لە ڕێگەی ڕێکخراوی ڕوانگەوە توانیم ئەم کارە بەدەست بهێنم و لە بوارەکە خۆمدا من لێرەدا وەکو ئەندازیارێک کار ئەەکەم و هەروەها چەندەها کرێکار و چەندەها کەس لەژێر دەستمانە کار ئەکات. ناخۆشترین شت بۆ کەسێکی تازە تەخەڕوج ئەوەیە کاڵێ ئەزمونە نییە، بەجددی کە کەسێک کە تەخەڕوج ئەکا ئەزمونی نییە، ئەبێ ئەزمون وەرگێ. بەڕاستی یارمەتێکی گەورە بوو بۆ من، چونکە من کارم دەست ناکەوت بۆ هۆکاری نەبوونی ئەزمونەوە. من لێرەیە کە کارم دەستکەوت هەست بە خۆشحاڵێکی زۆر ئەخەم و زۆر سپاسی هەردوو ڕێکخراوەکە ئەکەم.